تەنها بەناوی خوددا بەیانی زووە و دەستپێکی ڕۆژێکی نوێیە. سڵاوی خوای گەورە لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. هاتوونەتە گوندی تووتاخاش لە سنووری قەزای سەی سادق. لێرەدا گەنجێک بەسەر دەکەنەوە کە پیشەی شوانکاریە، بەڵام خولیای گرتنی مارە. لەگەڵمان نابن. برگیان ای بسم الله ولید الرحمن محمود ناسرا بە هەڵۆ بناری خەڵکی گوندی تووتاقاژم سەر بە شاری سەی سادق لە باو باپیرانمانەوە مەڕدارین پیشەم شوانکاریە ئێسش حاڵی حاضر شوانم و الحەمدولله سەرچاوەیەکە بۆ بژێوی ژیان و حەز و خولیایەکە و تێکەڵبوونێکە لەێل ژیانی ئێمە و الحەمدولله تا ڕادەیەکی باشیش کاسبیەکی حەڵاڵ و خۆمان و خانەوادەمان خەریکی ئەم پیشەینە. طبعا مامۆسای بەڕێز باسی گرتنی مار و من لێی ناترسمیان سام و هەیبەتێکی خۆی هەیە و هەموو شخصێک و هەموو کەسێک ترسێکی لێ هەیە. منیش بەش بە حاڵی خۆم کەمێک ترسم لێ هەیە، بەڵام وەکوی من ئەچم بۆی بەڵێ سام لێشکاوە ترسم لێشکاوە وەکو هەموو کەسێکی ئاسایی نیم، بەڵامی تر ڕاهاتن لە هێلیانە و قەپیاکردنیان و پێوەدانیان ئەمانە گشتی بەسەرم هاتەوە و دەردی کابراوتی ئەزمونیەکە و تاقی کراهاتەوە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله بردرقية 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 مارهب وشوانكان وقوماني آوائي أتوان شاهدي أم حالبن 3 ساڵ کە نیشانم بۆ دانا دوای 3 ساڵ 2 ساڵ 3 ساڵ کوشتمە، واتە ئەمە نییە بێژی ئەم مارەت و ئەم جارە بینی ئیتر نایبینیتەوە. وەکو پێم وتی هەر مارێک لە وەرزی دابارینا کە شوێنێکی نیشتەجێبوونی دەسەبەر کرد و نەترسان و شوێنەکەی تێکنا حتا تەمەنی بوێ لە وەرزی گەرمایەتەوە دەشتایەکان. ئەگەر دوای ئەم سیلسیلە شاخە تەسویرکەی بۆچی ئەم لای ئێمەوە نەماری هەیە ئەم دەشتە لەم وەرزە لە شاخانە تەبعەن تاوەگرێ. ناو شاری سێسایق گەرمترە لە تووتاقاژ بۆ چونکە چیمەنتۆکانی گڕەگرێ تاوەگرێ، بۆیە لە ناتوانێت لەناو بەردەکان بژیەتە ناو دەشتاییەکان، بۆیە لە دەشتاییەکان و وەرزی دابارین دووبارە چێتۆ شاخەکان. ئەمە ژواکە ئەم شانە ئەو دیوی زەویە ئەم دیوی زەویە لە وەرزی دابارینە ئەچنۆ شاخەکان لە وەرزی گەرمایەنەوە دەشتەکان وتیان بەڵێ کا کاڵۆکانێکی باشی لێوتم برایگیان سەعات 9 شەو بڕۆ، بەڵام تاپڕەکەش لێ دەستا بۆ بە فریایکەوی و یەکسەر کە بینی لە دەور 9 شەوایە خوارەوە دەور ئاوەکان مامۆسای بەڕێز هاتنەوە مایک و هاتنەوە تەلەفۆن و دەستخۆشی ماڵ ئاوایان کردیان بەڵێ ئەرە وەڵا دوو ماری گەورە بوون هەردووکیانمان کوشت ئەلحەمدولله نەجاتمان بوو لەو پێوەدان و زەرەر و زیانە. تایسە چەند مار و کوشتووە؟ لە مانگێکە جار هەبووە 23 دانە 20 دانە 15 دانە 16 دانە کوشە. جا حسابیکە بە تایبەتی لە وەرزی بەهارە لە کۆتایی بەهارە زۆر ئاسان و زۆرتر ئەکوژێ. خەڵ تەلەفۆن بۆکە کاتێ مارە بینن لەم ڕۆژانە لە عربەت لەم دیو پێرابرایەکی بەڕێزوتی مار پێوەدام حتاوە ئیسە قەرار وایە بۆرە ماریژی پێوەدا قەرار وایە ڤیدیۆی منتیقەکەم بۆ بنێرە بۆی شوێنی مارەکەی بۆ دیاریکەم. لەم ئاوایە بۆ ناساوی شارەزای ماری تەواو ناوەکە سەپا بەسەر خۆم ئیسرائیلی هاتە هەرەمێنن بۆ خۆ هەڵۆی، یعنی تەواو ڕاوکەری بکوژی مارەکان. یعنی مامۆستا ڤیدیۆکان دایانێم کە ئەگەر بیبینی هەست شوێنێک ژماری بەسەرا ڕۆیوێ شێوازەکەی ئەزانم، هەست بەردێک ماری یعنی تیا بژی ئەزانم ماری تیاژی یا جژی یا مشک یان بۆق یا هەن خشۆکێکی تر. یعنی تۆ ترس و نییە زۆر لە مار؟ نەوەڵڵا مامۆسایسە یعنی مەگەر لە لائیرات کە منیش ئاگام لێ نێبێ بە ڕووماکەم ترسە هەر لاموو مرۆڤێکا هەیە جاری وایە دەستە دەیتە بەردێک یا دەستە دەیتە کۆمەڵەگیایەک مارێکە بەرە ڕوو ئا مەگەر شێوازێکی ئەوە ئێنان وەکو خەڵکی ئاسایی من لەوە دەرچوومکەوە ئەوەنە لێ بترسم. لە ماری گەورەش ناترسی؟ گرتە ڤیدیۆیوان پێیە ئەگەر ڕسمم پێ ئیسە پێ پیشانە دەم ئینشاء ئەڵڵا ئەگەر پێ پیشان بم بڕوان ناکەی ئەو مارە لەم خاکی ئێمە بێ.